لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني نوصتونو لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بست رزامندي رب العالمين وهي وادانم اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذ يغشيكم النعاس أمنة منه وينزل عليكم من السماء ماء ليطهركم به ويذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم ويثبت به الأقدام. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژێ و ئاتانی سوورەتی ئەل-ئەنفال کە باز لە غەزوەی بەدر دەکا، خۆی گەورە سوبحانە وتەعالا حەقەت و یاخود ناز و نعمەتێکی خۆی بەبیر ئیمانداران دەینیتەوە، دەفەرمی کاتێکەوە لەبیرتان بی ئیذ یوغەشیکم النوعاس، کاتێکەوە ئەو بۆرژانە بەسەرتان داباری و ئەنگۆی داپۆشت، ئەمەنەتەن من ئەو بۆرژانە ئەو خەوەسووکە وەکو ئەمن و ئەمانەی پێبەخشین وينزل عليكم من السماء ماء و هەروە باس لە ناز و نعمەتێکە دەکاتن کاتێکەوە خوای گەورە لە ئاسمانەوە بارانی لۆ باراندن ليطهركم به تاوەکو خاوێنتان بکاتەوە ويذهب عنكم رجز الشيطان و تاوەکو وەسوەسەی شەیطان لە دڵ و دەروونتان بڕوە وليربط على قلوبكم وتاوەکو دڵەکانتان ببەستیتەوە قایم بکە ويثبت به الأقدام لە نەتیجەشدا تاوەکو پێکانیشتان جێگیر بی و خۆڕاگر بی. بەڵێ خۆشەویستان، ئیتر وەکو لە تەفسیری عەبدوڕەحمان بن ناصر سەعیدی دەڵێ ومن نصره واستجابته لدعائكم، کەواتە یەک لە شێوازەکانی یاخود یەک لە جۆرەکانی نەسرەتدانی خوای گەورە لە بۆتان و هەروەها لە نەتیجەی دوعاکانی خۆتان کە خوای گەورە قبولی کرد ئەوە بوو ئەو نوعاس و بۆرژانەی هینا سەرتان. ئیذ یوغەشیکم النوعاس ئەمەنەتە من ئەن یوڵقی عەلەیکم، وەکو لە قاسمی دەڵێ ئەن یوڵقی عەلەیکم النەومە للأمن الكائن منه تعالى، کاتە خوای گەورە ئەو بۆرژانە و ئەو خەوەسووکەی ناردە سەریان و دایپۆشتن لە بۆچە للأمن الكائن منه تعالى ئەمەنەة من، وەکو ئەمن و ئەمانێک لەلایەن خوای گەورەوە لە خلالی ئەو خەو بۆرژانە خوای گەورە ئەمن و ئەمانی پێبەخشین. مما حصل لكم من الخوف من كثرة عدوكم، لەوەی کەوا فعلا خەوف و ترسێک لە دڵیاندا هەبوو لەوەی کەوا دوژمنانیان سێ هەندی ئەوانن. وقد كان أسهرهم الخوف، ئەو شەوەی کەوا لە بۆ بەیانەکە ڕوبەڕوو دەبنەوە، ئەو شەوە أسهرهم الخوف واتە ئەو ترسەی کەوا ترسی ڕوبەڕووبوونەوەی جەیشێکی گەورەیە وای لێ کردبوون کەوا شەو نخوونی بکەن و خەویان لێ نەکەوی. فألقى تعالى عليهم النومة، ئیتر خوای گەورە ئەو خەوەی بەسەریان داباران فأمنوا واستراحوا، ئیتر لە نەتیجەدا ئەو دڵیان ئەمن و ئەمانی کەوتە ناوی و ئیسراحەتیان کرد. وكذلك فعل تعالى بهم يوم أحد، لە ئوحودیش بە هەمان شێوە خوای گەورە عین وەکو ناز و نعمەتێک خەوی بەسەردا باراندن، وەکو لە سوورەتی ئالی عیمران 153 دەفەرمی
ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم. بەڵێ خوای گەورە لە پاش ئەو خەم و خەفەتەی کەوا هاتە سەریان کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم تێدا بریندار بوو و هەروەها 70 سەحابە خوایان لێ ڕازی بی شەهید بوون. ئیتر خوای گەورە خەوەکی بەسەریان داباران بەسەر کۆمەڵێک لە ئەوان تاوەکو خوای گەورە ئەو خەم و خەفەت و ئەو ناخۆشیی لە دڵیان بڕێنتەوە. ئینسان بەڕاستی پاشەوەیکەوە لە دوای هەر ناخۆشی و موسیبەت و لە دوای هەر خەم و خەفەتێکی گەورە یاخود لە هەر حاڵەتێکەوە زۆر نامرتاح کاتێکەوە خوای گەورە ئەو فەزڵەی لەگەڵ دەکاتن. ئەگەر خەوێکی کەمیش بی بەسەری داباری ئەوە هەڵدەستیتەوە نەشاتێکی نوێ و وەکو بڵێ تەواو حاڵەتە نەفسی و دەرونیەکەی دەگۆڕێتن دەبیتە کەسێکی دیکە. وەکو لە ئەضواء البیانیش دەڵێ ذكر تعالى في هذه الآية الكريمة لو آتي بيروزدا رب العالمين دفرمي أنه ألقى النعاس على المؤمنين أو بورجان خوسوكي خصة سريمان داران ليجعل قلوبهم آمنة غير خائفة من عدوها. تاوكو دلكان يان أمن أماني بكوتناويو ترسي لدجمنان نبي لأن الخائف الفزع لا يغشاه النعاس. أو كسيكوا ترسي أو كسيكوا ترسي لينيشتيا عادة ناتواني بنبي. وظاهر سياق هذه الآية أن هذا النعاس ألقي عليهم يوم بدر. لأن ديار خلافك بين علماء أو نعاس أو برجان أو خوسوكا لبدر يعني لأحد يتد ظاهري أو آتي كواس لسياق كذا باز لغزوة بدر ذكا باز لبدر لا سورة آل عمران باز لأحد ذكا. لا تفسيري وسيط أو تنطاوي دله إذ يغشيكم النعاس منه. لأن النعاس أول النوم قبل أن يثقل. كواتا نعاس أو بورجاني كلا سرتاي خودي وتسرتاي خو بنعاس بورجان دس بيدكاتن بيش أو كخوك قرز بي أو بيقولي نعاس بكردواري خمان بورجان أمنة منه. والأمنة مصدر بمعنى الأمني. أمنش ديارة مصدر وسرساوي بمعنى أمن وأمان دي وهو طمأنينة القلب وزوال الخوف. كأيشان بريتيا لويكوا أو ضل آرام دقريو أو يخوف ترسى تيدا نامين. قرطبي دل وكان هذا النعاس في الليلة التي كان القتال من غدها. أو نعاسك أخوي قولي دابازك أو برجانا لو شودا أبو كوالبو باني قتال دس بيدكا. فكان النوم عجيبا مع ما كان بين أيديه من الأمر المهم. فعلا يتر لقال أوي كوات صاورواني أو شرق قرصة كان لبيني أوان دجمنا كان يلبو بياني ربدا يتر براستي اشتشي سيرة كوا خبيان بسر داباري. ولكن الله ربط دأشهم. يتر بحساباتي بشري زحمة إنسان خوي بلام كخواي قورا بوشيوي خوي بسر داباراندن معنوياتي شي في قائم كرنو برز كرنو. إمام علي خوالي رازب دفرمي ما كان فينا فارس يوم بدر غير المقداد على فرس أبلق. كتاوزي شيء مسلمانان عددي كم بو عتادي شي كم بو بيداويستكاني قتالي كم بو دلي لنا أوزي شسيصة سيزة نفريا تنها يك أسب سوار من تيدابو كأويشان مقداد بو لسر أسبيك بو ولقد رأيتنا وما فينا إلا نائم. بەڵام شەوەکەی دەڵێ بدیت بە ئێمە هەر هەمووی خەومان لێکەت سوى رسول الله صلى الله عليه وسلم تحت شجرة يصلي حتى أصبح. بديت بە ئەو شەوە هەر هەمووی خەومان لێکەت تەنها رسول الله نبي صلى الله عليه وسلم لە ژێردارێک بوو نوێژی دەکرد حتا بەیانیەکەی. ئیتر وفي امتنان الله عليهم هل وصيد دلي وفي امتنان الله عليهم بالنوم في هذه الليلة وجهان. كاتك خواي قولوكو ناز ونعمة منتك باز دكاكوا لو شودا خويان بسر داباري دلي لدور ومنتا. أحدهما
أن قواهم بالاستراحة على القتال من الغد بو خوا بهێزی کردن لە بۆ ئەو قتالەی کەوا بەیانیەکەی دەیکەن. دووەم أن أمنهم بزوال الرعب من قلوبهم کەواتە هەم ئەو ئیستراحەی لەو ئیستراحەتەی کەوا لە خەوەکەدا دەیبینن بەهێزی کردن لە بۆ قتال و هەروەها هەم ئەمن و ئەمانیشی پێبەخشن بۆی کەوا ترس لە دڵیان نەما. دەڵێ وەکو دەڵێ الأمن منيم والخوف مسهر گوترا کەوا بەڕاستی ئەمن و ئەمانەوە لێ دەکا کەوا بنووی، بەڵام کەسێک ترسی هەبی مسهر ئەو ترسە مسهرەواتە دەبیتە مای ئەوەی کەوا شەونخۆنی بکەی کەواتە فعلا بەو نووسنە هەم بە قووەتی کردن هەم خەوف و دڵە ڕاوچێ لە دڵیان نەهێشت. ئیمامی رازی دەڵێ واعلم أن كل نوم ونعاس لا يحصل إلا من قبل الله تعالى. بزانە هەر نووستن و بۆرژانێک ئینسان ناتوانی بنوی و ببۆرژێ إلا مەگەر خوا سبحانه وتعالى ئەو نیعمەتەی پێ باش فعل نیعمەتش زۆر گەورەیە. بەڵام فتخصيص هذا النعاس بأنه من الله لا بد فيه من مزيد فائدة. کەواتە هەموو نووستنێک فەزلی خوا لەگەڵ بەندەکانی کەوا ئەو نیعمەتەی پێبەخشینە بەو نووستنەی شەحن دەبنەوە و بە نەشاتەوە هەڵدەستنەوە. بەڵام کە لێرە بە تایبەتی دەفەرمی ئیذ یوغەشیکم النعاس ئەمەنەة من، کاتێک بە تایبەتی لێرە دەفەرمی ئەو نوعاس و ئەو بۆرژانە خوای گەورە وەکو ئەمن و ئەمانێک لەلایەن خۆی پێتان دەبەخشی کەواتە لێرە بە تایبەتی ئەو نووستنە دەداتە پاڵخۆی دەفەرمەوە فائیدەی زیاتر تێدا وذكروا في ذلك وجوها لێرەدا چەند وەجهێکیان باس کردیە. یەکەم لەبەرچی یعنی ئەو نووستنە درایتەوە پاڵ خوای گەورە سبحانه وتعالى أن الخائف إذا خاف من عدوه فإنه لا يأخذه النوم. کەسێک بترسێ لە حاڵەتی ترسدا لە دوژمنەکەی ناتوانی بنووی. وإذا نام الخائفون أمنوا، ئیتر کاتێکەوە دەنوون بەعکسەوە ئەوزارە ئەمن و ئەمانیان دێت سەری فصار حصول النوم لهم في وقت الخوف الشديد. ئیتر ئەو نووستنەی کە بەسەریاندا لە کاتێکدا کەوا لە ترسێکی زۆر توندان يدل على إزالة الخوف وحصول الأمن. ئیتر ئەو نووستنە لەو کاتەیدا بەڵگێ لەسەرکەوە ترس نەما و ئەمن و ئەمانیان هاتە سەری. وهروها ومنها أنهم ما ناموا نوما غرقا يتمكن معه العدو من معافصتهم. لێرەدا خوای گەورە باس لە بۆرجان کردێ نەک نەومی عەمیق، کەواتەوە نووستنێکی وا قوڵ نەنووستن کەوا بێتە مای ئەوەی هەندە نووستنەکەیان قورسبی دوژمن بێتن هێرش باتە سەریان ئاگایان لە خۆ نەمینێ، بل كان ذلك نعاسا، بەڵکو مجرد بۆرژانێک بوو يزول معه الإعياء والكلال. بۆرژانێک بوو کاتێکەوە ئینسان زۆر لە ترس و لاماندی بوون بۆرژانێک بەسەردای بەو بۆرژانە هیلاکەتی و ترس نامینێ. ولو قصدهم العدو في هذه الحالة يعني بۆرژان بوو هەم هەدەفەکە تحقیق بووە کەوا ترسەکە نەما و کەوتنە ئەمن و ئەمان و هەروەها نووستنێک وا قورسیش نییە ئەگەر دوژمن هێرش بکە و بە هیچ شێوەک ئاگایان لە خۆ نەمینێتن، بەڵکو هەم هەدەفەکەش تحقیق بوو هەم بە ئەوەندەش ئاگایان لە خۆ بوو کاگەر دوژمن بێ و هێرش بکە ئەوە بە تەئکید دەتوانن ڕوبەڕووی ببنەوە. ومنها فائدەیەشکە أنه غشيهم هذا النعاس دفعة واحدة مع كثرتهم. سبحان الله لقل زوريان وكو قولك إمام علي أو زي شخصية وندنا فرمي هر همومان أو نسنمان هات سري إلا رسول الله نبي صلى الله عليه وسلم هر هموي أو بيك دفعة أو نسنهات سري. وحصول النعاس للجمع العظيم في الخوف الشديد أمر خارق للعادة. كوات أو جمعة سياسة أو هندنا فراه كبيك وخويك بسريان داباري لكاتك داكوا روبونويتشي جورت ساوروانيان دكا هو أمر خارق للعادة براستي أوا كاريكا كوالا عادته طبيعتي بشر دورة كواتا وكو فضلك خواي جورة بسريان داباري. فلهذا السبب قيل إن ذلك النعاس كان في حكم المعجز. کاتێکەوە خەو بەسەر جەی 600 نەفەری بە یەک دەفعە بەسەر هەمویاندا بێ ئەوە بەڕاستی لە قەبیلی موعجیزەیەکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا
بەو شێوە بەسەریدا باراندن. پاشان وەکو لە قاسمی دێت ثم ذكرهم تعالى منة أخرى، پاشان خوای گەورە سوبحانه وتعالى منەتێش کەیان بەبیر دێنیتەوە هەر عینی بەڵگەیە على نصره إياهم، بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خوای گەورە بە چ شێوەیەک بەسەری خستن کاتێک کە دەفرمێ وينزل عليكم من السماء ماء ليطهركم به، و هەروە خوای گەورە بارانی بەسەردا باراندن لە ئاسمانەوە تاوەکو خاوێنتان بکاتەوە، تاوەکو وەسوەسەی شەیطان لێتان بڕوا و تاوەکو دڵتان قایم کا و پێیەکانتان جێگیر بکە، کە دیارە ئەو بەشە ئاەتەش لە تەفسیرەکان تەفسیلاتیان پێدا، بەڵام لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دەینەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.